شازدەهەمین پێشەنگای نێودەوڵەتی کتێبە لە هەولێر. جگە لە خوێنەرانی خانەخەی شارەکە سەدان خوێنەر لە ناوچە جیاوازەکانی ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق خۆیان گەیاندە پێشەنگاکە. بە گوتەی خاوەنی کتێبخانەکان خوێنەری ئافرەت لە چاو ساڵانی ڕابردوو زۆر زیادی کردووە. سەبریەکێکە لە بەشداربوونی پێشەنگاکە و دەیان ناونیشانی ئامادە کرد و تابی خاتە پێش چاوی خوێنەران. ئەو نایشارێتەوە خوێنەرانی ئافرەت زیاتر خوێنەری ڕۆمانەکانن. خب ئێستا ئافرەتان کە زیاتر لەنێو کۆمەڵگادانە زیاتر دەبیندرێن و زیاتر دەگەڕن و کتێبشتەکان دەبینن و لە چاو جاران بەڕای من زۆر زیاتر بووە. ئەو کتێبێک کە لەلایەن ئافرەتانەوە زۆر سەرنجڕاکێش بێ کتێبهای زۆر ڕۆمانسیە ڕۆمانە شەعرە کەەوە شتێکی زۆر ئاسایە دەگەڵ ڕۆحیاتی خژنەکان باشتر دەخێنێتەوە. ئەوەی کە خوێنەر زیاتر بێ یان ئێستا چون سوۆسیال میدیا زۆر بۆڵترە لە چاو شتەکانی دیکە من هەر بۆ خۆم زیاتر مۆبایل بەکاردێنم یان لەسەر ئینستاگرام وانە مەتنەکان دەخێنمەوە بەڵام دەبێت بۆ خۆمان هەوڵ بدەین چون ئەو شتە بیکڕی کەمترە چون PDF هەیە یاوەی کە فایلە سۆتێکە گوێ لێ ڕابگری باز هەم من بۆ خۆم دەڵام هیچ شتێک نابێتەوە کتێبکڕین و کتێبخێنەوە. بە حکمەوەی خۆم ساڵانێکە خوێنمەوە و هەندێک جار ڕەشمین بووم لەوەی کە بۆ نمونە کچە هاوڕێکم ناخوێنێتەوە یا خوشکەکەم ناخوێنێتەوە یان دایکم بۆ نمونە بۆچی دانانیشە کتێبێک بخوێنێتەوە. بەڵام ئێستا کە ئەبینم لەناو هاوڕەکانی خۆما کاریگەریم هەبووە و ئەوانیش کاریگەریان لەسەر ینی هاوڕەکانی تریان هەیە. ئەمە شواکە کە کۆمەڵگەیەکی هۆشیارتر و خانمانێکی زۆرتر ڕووبکەنە کتێبخانەکان و کتێب بخوێنەوە. ئەگەر تۆ مەبەستت بێ من مەبەستم بێ بچم بۆ جێگایە کتێبێکی دڵخوازمی لێ بێ لە قورسترین کارە دەرفەتێک کەرە دۆزمەوە کە بڕۆم کتێبی دڵخوازی خۆم بێن و بیخوێنمەوە. تەواوی ناونیشانی کتێبەکان بە زمانە جیاوازەکان لە پێشەنگاکە خراونەتە ڕوو. کتێبی نووسەرە ئافرەتە کوردەکانیش پشکی شێریان بەرکەوتووە. وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت ژمارەی سپاردن دوای پێداچوونەوە بە کتێبەکان دەدرێت بە نووسەرەکان. لە نێو نووسەرە کوردەکانیش ئافرەتێکی زۆر هەیە ساڵانە نووسینەکانیان لە کتێبێکدا بڵاو دەکەنەوە. پێم وایە ئافرەتی زۆر بەتوانامان هەن کە لە بواری نووسین و بیرکردنەوەیان زۆر جوانە و دەتوانن بەرهەم و تێکستی ئەدەبی و نووسین و فکری واشیان هەبێ. ئەمە لە وەزارەتی ڕۆشنبیریەوەمان لە بەرچاو گرتووە پلانیشمان هەبووە ڕەنگە لە ئێستادا لە ئاستی ویستی ئێمەدا نەبوو بێ بەڵام بە خۆشحاڵیەوە ئەوەی دەبینم لەبەر هەموو ئەو هۆکارانەی کە هەیە چ پێشکەوتنی تەکنەلۆجیا و چ پێشکەوتنی و ئامرازانەیە کە لە بەردەست بن نووسەری ئافرەتیش بەرەو پێشچوون و ئاستیشیان بەرەو پێشچووە و لە ژمارەشیان بەرەو زیاتر بوون چووە. ڕێخەرانی پێشەنگا نێودەوڵەتەکە بڵاویان کردەوە. پێشەنگاکە ماوەی 10 ڕۆژ بەردەوام دەبێت و تێیدا 1,500,000 ناونیشانی کتێب بە داشکاندنی لە 150 بۆ خوێنەران ئامادە کراوە تا هاندان و هاوکارێکی باش بێت بۆ ئەو کەسانەی حەز بە خوێندنەوە دەکەن و باری دارێن باش نییە. دیارجەمال دەنگی ئەمریکا، هەولێر.